ڕێژەی بە بیابانبوون لە ناوچەی گەرمیان زیاترە بێتەوە و پێویستی بە چارەسەرکردن دیارە گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو ناوچەکانی جیهان هەیە و بە تایبەتی ناوچەوشک و نیمچەوشکەکان و ناوچەی گەرمیانەکەوێتە ئەو ناوچەیەکە کە کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوها لەسەری زیاترە و بەداخەوە ئەمساڵ ئێمە بینیمان ڕێژەی دابارین وەکو پێویست نەبوو بۆ نمونە تا ئیساکە ئێمە لە کۆتایی مانگی چواران نزیکەی 225 ملیم لە بەشێک لە زۆربەی بەشەکانی ناوچەی گەرمیان باریوە کە ئەمە ڕێژەیەکە وەکو پێویست نییە بۆ ڕەنگە ئەگەر بڵین لە ڕووی زانستیەوە نزیک بێ لەو ڕێژەیە کە پێویستە بۆ تێپەڕاندنی وشکە ساڵی بەڵام بۆ ناتوانێت وشکە ساڵی تێپەڕێنێ ئەمساڵ لەبەر ئەوەی ناڕێکیەک لە بارانبارین دروست بووە یعنی بۆ نمونە ئەو 225 ملیمە کە باسەکرێ زیاتر لە 100 ملیمی لە 3 ڕۆژە باریوە بۆیە ئەو 3 ڕۆژە بە هیچ شێوەیەک ناتوانانی ئێمە حسابی بکەین بۆ نمونە لە ڕووی ڕواندنەوەی وشکە ساڵێەوە بۆیە ئەم ساڵ بە شێوەیەکی حتمی لە بەشێکی زۆر لە ناوچەی گەرمیان و هەروەها بەشێک لە هەرێمی کورسان وشکە ساڵیە و ئەگەڕێتەوە بۆ گۆڕانکاریەکانی کەشوها و بەداخەوە ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لە ساڵی 2020ەوە تا 25 ئەمە سێهەم ساڵە لەسەر یەک ئێمە ڕوبەڕووی وشکە ساڵی ئەبینەوە کە پێویستە حکوومەتی هەرێم کاری جدی لەسەری بکە و ئێمە پێشتر لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە باسمان کردێ ئەبێ لەمە دووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوها هەموو ساڵێک ئێمە ئامادەکاری بکەین وادای بنین کە ئەم ساڵ بۆ نمونە وشکە ساڵیە بۆ ئەوی خۆمان لەگەڵ بابەتەکەیە بگونجێنین و هەوڵی جدی بدرێ بۆ کەمکردنەوەی ئاسەواری ئەم دیاردەیە بە تایبەتی ئەبێ هەوڵی جدی بدرێ لایەن دابینکردنی سەرچاوەکانی ئاو بۆ جوتیاران دروستکردنی بەندا و پۆند کە ناوچەی گەرمیان ناوچەیەکی گونجاوە بۆ دروستکردنی پۆند و پەندا و هەروەها بەندا و هەروەها ئێمە پێویستە بۆ نمونە دەست بین بۆ ئاوی ژێر زەوی لە هەندێک حاڵەتە کە ئەبێ حکوومەت خۆی سەرپەرشتی بکە و سەرپێچی نەکرێت لەسەر ئاوی ژێرزەوی بۆ ئەوەی ئێمە بە تایبەتی بتوانین لەو کاتانەی کە باران نابارێیان ماوەی نێوان بارانبارینەکان درێژتر ئەبێتەوە ئێمە ئاودێری تەواوکار بەکاربێنین لە ڕێی بەکارهێنانی ئاوی ژێرزەوە تەنانەت ئێمە ئەتوانین ئاوی پاشەڕۆ پاشماوەکانمان هەیە ئێمە ئەتوانین بەکاری بێنین دوای پاڵاوتنی بەکاری بێنین لە ڕووی کشت و کاڵەوە بۆ ئەوەی کێشە و گرفتەکانی وشکە ساڵی لەسەر ناوچەکەمان کەم بکەینەوە. باشە دکتۆر وەکو باس کردم ساڵ مەترسی وشکە ساڵی هەیە پێشبینیەکەن پلەکانی گەرمە بۆ ئەم ساڵ تاکو چەند بەرز بێتەوە خۆی لە جیهان عادەتەن ساڵانە بۆ نمونە چەند پوینتێک پلەی گەرمی بەرزە بێتەوە یعنی بەراوردێک بکەین لە ساڵی 2017 تا ئیساکە نزیکەی 0.3 پلەی گەرمی بەرز بووەتەوە ڕەنگە لەمە دوا بۆ نمونە ڕۆژانی ئەو ڕۆژانەی کە پلەکانی گەرمی ئەگاتە زیاتر لە 50 پلەی گەرمی زیاتر بێتەوە بەڵام معنای ئەوە نییە پلەکانی گەرمی 2 پلە و 3 پلە بەرزە بێتەوە بەڵکو بە پوینت بەرزە بێتەوە تێک ڕایگشتی بەرزە بێتەوە لەگەڵ ئەوەیش ئەو ڕۆژانەی کە پلەکانی گەرمی زیاتر لە 48 یان زیاتر لە 50 زیاترە بێتەوە. باشە مرۆڤ چی بکە بۆی کاریگەریەکانی وشکە ساڵی کەم بێتەوە دکتۆر؟ خۆی ئەمەکی دوو لایەنی هەیە لایەنێکی بۆ نمونە جیهانیە زۆربەی وڵاتانی پیشەسازی بەرپرسین لێ و لایەنێکی شەیە لۆکاڵیە واتە ئێمە خۆمان بەرپرسین لەسەر ئەو وشکە ساڵیە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوها کە ڕووەدا بۆیە ئێمە پێویستە بە شێوەیەکی زانستی سەرچاوەکانی سروش بەکاربێنین بڕێژەیەکی کەمتر لە گازە گەرمکەرەوەکان بکەینە بەرگی هەوایەوە و هەروەها ئیشی جدی لەسەر خۆگونجاندن لەگەڵ ئەم بابەتەیە بکەین بۆ نمونە کەمکردنەوەی کاریگەریەکانیان ئاسەوەرەکانی گۆڕانکاریەکانی کەشوایان وشکە ساڵی پێویستە زیاتر حکوومەتی هەرێم ئیشی لەسەر بکات چونکە چارەسەرەکان بەدەستی حکوومەتە بۆیە ئێمە بینین ساڵانە کۆپ ئەنجامەدرێ کە دەسڵاتداران تایە بەشدارە بن نەک خەڵکێکی ئاسایی. مەترسیە لە ساڵانی داهاتووش یعنی گەرمیان بە بیابان بوون بڕوات خۆی بێگومان دیاردەی بە بیابان بوون یەکێکە لەو دیاردانەی کە لە شەستەکانی سەدەی ڕابردووە ڕوبەڕووی ناوچەی گەرمیان بووەتەوە و ئێستاکە کێشەکان زەختر بووەتەوە بۆیە ئەمە شتێکی حتمیە لە 10 ساڵ و 15 ساڵی ئایندەیە ڕێژەی بە بیابان بوون لە ناوچەی گەرمیان زیاترە بێتەوە و پێویستی بە چارەسەرکردن پێویستە حکوومەتی هەرێم بۆ نمونە ئیشی جدی لەسەر بکات ڕێگری لێ بکات چونکە ئەم دیاردەیەکی خشۆکەواتە ئەگەر ئەم ساڵیان ئێستاکە لە ناوچەی گەرمیان ڕوئەدات بەڵام ڕەنگە 10 ساڵ و 15 ساڵی داهاتوو مەترسی لەسەر ناوچەکانی تری هەرێمی کورسان بێت.